Dash, Dash, Nana goes with Jim. ora fare come qui azalaydı. بسم الله الرحمن الرحيم. بناوي خوای گەورە و میرەبان ئەمڕۆ لە خزمەتتان داین لە تەلەڤیزۆنی ڕانیا بۆ یاری گواستنەوەی نێوان ڕێناس و وەرسولاوان لە خولی قەزاوناعیەکان لە قۆناغی چوارگۆشەی زێڕین. ئەنجامی یاریەکەمان 0-0. ئێستاش تۆپ لە ناوەڕاستی یاریگایە، تۆپ لای وەرسولاوانە، وەرسولاوان بە سێتی زەرد یاری دەکا، تۆپێک لە باڵی ڕاستی یاریگاوە بۆ وەرسولاوان وا دیارە ئاماژە بە ئاوت دەکرێت. هاوتەکە جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزانانی ڕێناسەوە کە ڕێناس بە سێتی شین یاری دەکات. لای بەرگریکارانی ڕێناسە، ڕێناس هەلەیەکی باشی بڕیوە، ئەمجارەیان تۆپ لە ناوەڕاستی یاریگاوە بەرەو پێشەوە. فاوڵ لە بەرژەوەندی کوڕانی ڕێناس. تۆپێکی جێگیر و مەترسیدار لەسەر خانەی گۆڵی وەرسولاوانەیە. تۆپێکی مەترسیدار بوو بۆ سەر خانەی گۆڵی وەرسولاوان، ئەوە دیارە ئیسلاریان لێ نەکرد.
هەنگاوێکی باشی بڕیوە لە یاری هاتندا توانیوێتی بە ئەنجامی 4 گۆڵ بە یەکە شتێکی وایەگەر هەڵە نەبن 4-0 یاریەکەی بردوێتەوە هەنگاوێکی باشی بڕیوە وا دیارە یاری گەڕانەوەش لە خاکی چواقڕنەیە ئەم یاریەش لە یاریگای ئازادەڕەش بەڕێوە دەچێ لە نێوان هەردوو تیپی ڕێناسی ڕانیە و وەرشولاوانی قەڵازێ تۆپ لای گۆڵپارێزە گۆڵپارێزەوە بۆ دیفاعەکان ئەم جارەیان تۆپ دەگەڕێتەوە لای گۆڵپارێز وا دیارە تۆپەکە دوور دەخاتەوە لە خانەی گۆڵی خۆی فاوڵ لە بەرژەوەندی کوڕانی وەرشولاوان فاوڵەکە جێبەجێ دەکرێت لە ژمارە 5ەوە بۆ ژمارە 10 دیارە کەمێک بایدی ئەگەر شەخشی با ئەوانە دەرسێ لەوانەیە دەنگتەمان بە باشی نەگات ئاود لە بەرژەوەندی وەرشولاوان وا دیارە تۆپێکی درێژ لە باڵی جاریانەکە وڵی ڕاست ئەم جاریان ژمارە 4 تۆپی لایە وا دیارە کوڕانی ڕێناس نایەڵن تۆپەکان بگەن بە گۆڵپارێز شەماڵ سەلامەتی بۆ یاریزان سەردار بەریەکەوتنێکی حاڵەتێکی مەترسیدار بوو بەریەکەوتنێکی مەترسیدار بوو هیوادارین سەلامەت بێ ئینشاڵڵا سەلامەتی بۆ هەردوو یاریزان سەردار و برادەرێکی تیپی وەرشی لاوانی قەڵازێ آخر يلا كمان نعمل سيتقي سلامەتی بۆ یاریزانان ئینشاڵڵا سەلامەت دەبن و یارێکی برایانە و هاوڕێیانە بە یەکەوە ئەنجام دەدرێ وا دیارە بەریەکەوتنێک هیچ هەڵەیەکیان قەستی تێدا نەبوو دعني نشان الزردة دعني نشان الزردة زردة لبروي كما ذاكرة طب سيء بعد سلامەتی بۆ هەردوو یاریزان ئینشاڵڵا سەلامەت دەبن
وا دیارە دکتۆر هەڵمەت کە چارەسەری هەردوو لا دەکا هەردوو وا دیارە بریندار بوون بەرێکەوتن ڕووی داوە وا دیارە شکان هەبێ یا سەری شکا بێ یان دووتی بە خوێندا هات بێ وا دیارە یاریزانی ئۆرشولاوان سەری شکاوە کاک سەرداریش حەزێتی باشی پێگەیوە وا دیارە ئەگەر کەمێک پشوو بدە بۆ دوو خولەکیش بێ بچێتە دەرەوە یاریگا باشتر لەوەی کە لە ناو یاریگادا بێ دەستخۆشیمان بۆ کاک هەڵمەت وا دیارە چارەسەری سەرەتایی هەردوو لای جێبەجێ کردووە ئەوەش گەورەی کاک هەڵمەت و تیپی ڕێناسە کاپتن هەمەباران لەسەر تۆپە و وا دیارە تۆپەکە جێبەجێ دەکات بەرەو خانەی گۆڵی وەرشولاوانی قەڵابزێ کاپتن هەمەباران ماوەیەکی باشە لەگەڵ ڕێناز یاری دەکات ئەم جارەیان تۆپێک بۆ ناو خانەی گۆڵ بەڵام وا دیارە دەستە دەرەوە یاریگا تۆپ لای گۆڵپارێزە تۆپ لای ژمارە چواردەیە لە ژمارە چواردەوە بۆ لای بەرگری کاران وا دیارە تۆپەکە تەواو دەکات بۆ پێشەوە فاولەکە دەشکێندرێ لەلایەن یاریزان ژمارە چواردەوە بەرەو پێشەوە بەڵام وا دیارە بیلمان تۆپەکەنیاڵێ ئەم جارەیان بۆ لای ژمارە 21-11 بە باڵای ڕاستی لای یاریگادا تۆپەکە دەچێتە کۆرنەڵ هەڵدانی گۆشە بۆ وەرزشلاوە ئەم جارەیان تۆپێکی درێژ تۆپ لای ئومێدە وا دیارە ئومێد تۆپێکی درێژ بۆ ناو خانەی گۆڵی وەرشولاوان گۆڵ پارێز دێتە دەرەوە و تۆپەکە دەگرێت و دەکاتە پاساتێک لە تۆپ لای ژمارە 21 وەرشولاوانە ئەم جارەیان تۆپ لە باڵی ڕاستی یاریگاوە بەرەو پێشەوەی خانەی گۆڵی شەماڵ تیپی ڕێناس تۆپێکی یەکجار جوان بۆ یاریزان ژمارە 4 ئەم جارە
وا دیارە حەکەم دەڵێ هیچ حاڵەتێکی ئەو تۆڕوو نەداوە، هیچ حاڵەتێکی گوماناوی نییە تابی کاتە پەنارتی و ڕەکلەتە جەزا. هەڵدانی لە بەرژەوەندی تیپی ڕێناس و تۆبلای دیلمانە. دیلمان تۆپی لایە، تۆپەکە دەشکێندرێت و تۆبلای ژمارە چوارە. ئەم جارە تۆپ بۆ وەرشولاوان، تۆپێکی مەترسیدار لەسەر خانەی گۆڵی ڕێناسەیە، بەڵام وا دیارە تۆپەکە نزیک کەوتەوە لە خانەی گۆڵی ڕێناس، تۆبلای ژمارە چوارە. بەرگریکارانی ڕێناس زۆر بە توندی و بە شێوەیەکی جوان بەرگری لە خانەی گۆڵی خۆیان دەکەن، ناڵن گۆڵی تۆڕی گۆڵەکەیان بهەژێت. ئەم جارە دەبێتەوە ئاوت لە بەرژەوەندی ڕانی وەرشولاوان. ئەم جارە تۆپ لای ڕێناسە، وا دیارە فاوڵ لە بەرژەوەندی ڕێناس. تۆپێکی درێژ بۆ پێشەوە یاریگا، وا دیارە گۆڵی تۆپەکە دەگرێت و دەکاتیان پاساتێک لەناو نزیک خانەی گۆڵی خۆیان. ئەم جارە تۆپ لە ناوڕاستی یاریگا، تۆپ لە ناوڕاستی یاریگا، تۆپێکی یەکجار جوان، دەرکردنێکی جوان لەلایەن یاریزان ژمارە 17. ئەم جارە وا دیارە تۆ هەڵدانەوەیەکی جوان بوو، بەڵام هجوومەکەیان نەگەشتە ئەو تۆپە بۆی گۆڵی پێبێنێت. تۆپەکە دەچێتە دەرەوەی یاریگا و دەبێتە ماڵی گۆڵ لە بەرژەوەندی تیپی ڕێناس. هەمەڤاران لەسەر تۆپە و تۆپەکە جێبەجێ دەکات. ئەم جاریان تۆپ لە ناوڕاستی یاریگا، وا دیارە فاوڵ لە بەرژەوەندی ڕێناس و ئومێد مەلا. وا دیارە هەمەڤاران لە پشتی یاریگاوە دێتە ناوەڕاستی یاریگا و دەیەوێت بۆ خۆی ئەو فاوڵە جێگر و مەترسیدارە جێبەجێ کات بۆ سەر خانەی گۆڵی وەرشولاوان. هەمەڤاران لەسەر تۆپ و تۆپی لایە. ئەم جارە هێرشێکی مەترسیدار سەر خانەی گۆڵی تۆپ چۆتە ناو جەزا، بەڵام وا دیارە بە تەنیشتخانەی گۆڵ وستنی کاتکن شەماڵدا دەچێتە دەرەوەی یاریگا. تۆپێکی یەکجار مەترسیدار بوو، لە یەکەم خولەکەوە بەدەستی پێکردووە. یەکەم تۆپی مەترسیدارە نزیک بێت لە خانەی گۆڵی ڕێناس.
پێم وا بێ لەوانەیە لە دەوە دەستی پێکرد بێ ینی تقریبا 25 سکولەکێکە یاریەکە دەستی پێ کردو لەوانەیە لە دەقەی ئەڵێن 5 و 6 دقە دەستی پێکرد بێ دیارە عەکام ئاماژە بە یاری دەکات ئاود نییە ئومێد مەلا تۆپی لایە و تۆپ لای ژمارە 3 ئومێد مەلا ئەمجارە تۆپەکە دێتەوە ناوەڕاستی یاریگا و تۆپ لای شاکارە شاکار تۆپی لایە ئەمجارە شاکار تۆپ لای ژمارە 15 بەڵام دەچێتە دەرەوە و دەبێتە هەڵدانی تۆپ لای وەرشولاوانە دووبارە تۆپ دەگەڕێتەوە بۆ لای ژمارە 21 دەبێتە ئاوت لە بەرژەوەندە لە ناس تۆپێکی مەترسیدا بە سەرخانەی گۆڵی وەرشول و لاوان هەیە بە ئاگیارە تۆپەکە گۆڵچی دەگرێت و ئەم جارەیان تۆپ دەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی یاریگا تۆپ لای ژمارە 7 دێتەوە بەرقاسی ژمارە 5 وا دیارە ژمارە 21 زۆر بە شێوازێکی جوان تۆپەکە دەگەڕێنێتەوە بۆ ژمارە 7 داوای لێبوو دەکەین کە یاریزانانی وەرشولاوانی قەڵازێ ناناسین و بۆیە ناوێن ناهێنین ئەم جارە تۆپێکی هێرشێکی مەترسیدار بۆ سەرخانەی گۆڵی وەرشولاوان ئەم جارە بەڵێ یەکەم گۆڵ بۆ وەرشولاوان یەکەم گۆڵ بۆ وەرشولاوان لە ڕێگای یاریزانێکی وەرشولاوانی قەڵازێ یاریزان ژمارە 21 توانی گۆڵی خۆی تۆمار بکات خولەکەکانی 25 بۆ 30 تەقریبەی لەو دەقەیەدایە لەو خولەکەدایە گێمی یەکەمە بەڵێ لە ڕێگای کاپتنەکانەوە گۆڵی یەکەمی خۆیان تۆمار کرد کاپتنی وەرشولاوانی قەڵازێ گۆڵێکی یەکجار جوان بۆ تیپەکەی تۆمار دەکات ئەمەش ئەو یاریزانەیە ژمارە 21 کە گۆڵەکەی تۆمار کرد هیوادارین یاریەکی برایەتی و دۆستانە ئەنجام بدرێت و ئەنجام دراوە تا ئەو خولەکە نمونەی تیپی ئاوا ئەزمون و باڵا دە زۆر بن لە دەبەرەکەماندا هیوای سەرکەوتن بۆ هەردوو تیپ دەخوازین ئینشاڵڵا دیارە ئەمڕۆ یاری چوونە بەڵام لە قۆناغی ئەولاتردا یەکیان ماڵاوایی لەو خولە دەکات ئەمجارە تۆپ دەگەڕێتەوە تۆپ لای ڕانی وەرشولاوانە تۆپێک لە باڵی ڕاستی یاریگاوە بۆ سەرخانەی گۆڵی شەماڵ زانین ئەم جارەیان تۆپێکی یەکجار جوان گۆڵی دووەم بۆ وەرشولاوان لە ڕێگای یاریزان ژمارە 4 لە تیپی وەرشولاوان گۆڵی دووەمی خۆی و دووەمی تیپەکەی تۆمار کرد گۆڵی یەکەمی خۆی و دووەمی تیپەکەی تۆمار کرد گۆڵی ژمارە 1 لە ڕێگای یاریزان ژمارە 21ەوە تۆمار کرا گۆڵی دووەم لە ڕێگای ژمارە 4ەوە تۆمار کرا کە داوای لێبوردن دەکەین ناوەکانیان نازانین چونکە شاری قەڵازەی خۆشەویستن وەرشولاوان
بەڵێ گۆڵی دووەم بۆ وەرش و لاوان کۆماکرا ئەم جارەیە بۆ گەشتە سەر هەڵدانی گۆشە لە بەرژەوەندی لاوانی وەرش و لاوانە مازیارە تۆپێکی ئەم جارەیە بەڵێ بەسەر خانە و سونی گۆڵی توپی ڕێنازدا تۆپەکە دەڕوات تۆپەکەی مەترسیدا بۆ سەرخانەی گۆڵی وەرش و لاوان وا دیارە بەرگی کارانی وەرش و لاوان نایەڵێن نزیک ببنەوە لە خانەی گۆڵی خۆیان ئەم جارە تۆپێک لە باڵی چەپی یاریگاوە بەڵام دەکرێتە ئاوت هێرشێکی تر بۆ وەرش و لاوان ئەم جارە فاوڵێکی مەترسیدار و جێگر و نێزیک و مەترسیدار لەسەر خانەی گۆڵی ڕێناس هەیە فاوڵێک نزیک لە گۆڵ بۆ سەرخانەی گۆڵی تیپی ڕێناس کاپتن شەماڵ لە ناو گۆڵدایە وا دیارە سێ یاریزان ئامادەن بەڵام ژمارە 23 تۆپەکە جێبەجێ دەکات بەڵێ تۆپێکی یەکجار جوان بۆ دەرەوە و خانەی گۆڵی تیپی ڕێناس بە تەنیشت ستونی گۆڵدا دەچێتە دەرەوە تۆپەکە تۆپ دەچێتە بەر قاچی یاریزانانی وەرش و لاوان ئەم جارە تۆپێک بۆ واڵی ڕاست بەڵام وا دیارە یاریزانان تۆپ دەگەڕێتەوە لای بەرگی کارانی وەرش و لاوانی قەڵازەیە تۆپ
لە ناوەڕاستی یاریگا بەریگاران هاتوونە پێشەوە وا دیارە تەموعی گۆڵی زیاتریان هەیە. ئۆفساید گیلمان ئۆفساید جێبەجێ دەکات. ژمارە 20 تۆپەکە بۆ نامۆ لە نامۆوە بۆ ئومێد مەلە تۆپەکە بەرز دەکاتەوە دیارە. تۆپی بەرزکردنەوە ئیسفادەی کەمترە وەک لەوەی کە تۆپێک بەخشکی زۆر بە جوانی جێبەجێکێ. تۆپێک هەڵگەڕاوە تۆپێکی هەڵگەڕاوە بۆ ژمارە 4 وەرشولاوان لە باڵی ڕاستەوە بەڵە حەمەڤاران تۆپەکە دەخاتە ئاوت. تۆپ دەبێتە ئاوت. ئاوت هەدەر یاریزانێک بەربۆتەوە لەسەر سیمەنی یاریگای ئازادە ڕەشە. زانین جمهور دەچینەوە ناو کەژوەوە یاریەکە و ئاوتەکە جێبەجێکرا. وا دیارە دووبارە ئاوت. ماڵی گۆڵە لە بەرژەوەندی تیپی ڕێناس. کاتن شەماڵ تۆپی لایە و تۆپەکە دەشکێنێت. تۆپ لای حەمەڤارانە ئەم جاریان بۆ شاکار. شاکار ژمارە 44 بۆ هێدی. لای شاکارە تۆپێک بۆ ئومێد مەلە. وا دیارە فاوڵە لە بەرژەوەندی تیپی ڕێناس. ئەنجامی یاریەکە 2-0 لە بەرژەوەندی وەرشولاوان. تۆپێک بۆ ناوخانەی گۆڵی وەرشولاوان. زۆر دیارە تۆپەکە لای دیلمانە. دیلمان تۆپی لایە. سەردار تۆپی لایە بەڵام وا دیارە دەبێتە هەڵدانی گۆشە بۆ پڕانی ڕێناس و بۆ یاریزان. سەردار سەتا سەر تۆپی دیارە سەردار گۆشەی یاریگاکەوە تۆپەکە بۆ ناو خانەی گۆڵی وەرشولاوان. دیارە نامۆ تۆپەکە نایڵەچێتە دەرەوەی یاریگا. بۆ تۆپەکەت پێ کۆنتڕۆڵ نەکرات و دەچێتە دەرەوەی یاریگا. وا دیارە ئاوتە لە بەرژەوەندی وەرشولاوانی قەڵازێ. کارتی زەرد بۆ نامۆ.
ناو یاریگە تۆپەکە جێبەجێکرا لەلایەن یاریزانانی وەرشولاوان. تۆپ لای ژمارە 19 لە وەرشولاوان. دیارە شاکار تۆپەکە دەگرێت و کارکەنجام یاریەکە 2-0 بۆ وەرشولاوان. تیپی وەرشولاوانی قەڵازێ 2 گۆڵیان تۆمار کردووە لە گێمی یەکەمدا. ئەمجارە تۆپ لای ژمارە 17 بۆ ژمارە 14 لە ناو یاریگە. وا دیارە دیلمان ناڵێت یاریزانی داوامینی وەرشولاوان نزیک بێتە لە خانەی گۆڵ. تۆپ لای کاپتن حەمەڤارانە. حەمەڤاران تۆپی لایە. دیارە خاوەنی گۆڵی دووەم ژمارە 4. تۆپێک لای نامۆ. ئەمجارە شاکارەوە بۆ حەمەڤاران. حەمەڤاران بۆ ژمارە 20 لە ناوەڕاستی یاریگە. تۆپێک بۆ ناوخانەی گۆڵی وەرشولاوان. وا دیارە دەبێتە فاوڵ. گێمی یەکەم.
لەنا ڕاستی یاریگاوە دەبێتە ئاور کارتی زەرد بۆ ئومێد ژمارە 3 ئومێد کارتی زەردی وەرگرت هەردی تۆپی لایە هەردی تۆپێکی بەرز بەڵام وا دیارە تۆپ لای بەڵێنە ژمارە 4 بەڵێن تۆپی لایە و بۆ کاپتن حەمەڤاران ئەمجارە تۆپ دەگەڕێتەوە بە قاچ شاکار لە شاکارەوە بۆ هەردی هەردی تۆپی لایە لە هەردی بۆ نامۆ ئەنجامی یاریەکە 2-0 لە بەرژەوەندی وەرشولاوانی قەڵازێ لە گەیمی یەکەمدا توانیان 2 گۆڵ بۆ تیپەکەیان تۆمار بکەن لە ڕێگای یاریزان ژمارە 21 کە کاپتین تیپەکەی و ژمارە 4 سەرەڕووی تیپەکە ئەوەی لە وێنەکاندا دەیبینن ژمارە 4 و ژمارە 21 خاوەنی هەردوو گۆڵەکەی وەرشولاوان کە ئێستا تۆپەکە جێبەجێکرا ئاوتە لە بەرژەوەندی تیپی وەرشولاوان دیارە سەیتەرەی پێ ناکرێت و تۆپەکە دەبێتە ئاوت ژمارە 16 تۆپی لایە تۆپەکە بە هەڵە هەڵداتەوە لای یاریزانی ئەو کەسێک کە ئاوتەکە دەشکێنێت بەس لە شوێنی خۆی نەماوە و تۆ دەبێتەوە ئاوت لە بەرژەوەندی تیپگەڕێنات تۆپ لای نامۆیە لە نامۆ بۆ هەردی لە هەردی بۆ پشتەوە یاریگا و حەمەڤاران کاپتن حەمەڤاران تۆپ لای شاکارە شاکار دەیەوێت تۆپێکی بێشەڵە بەڵام وا دیارە یاریزانانی وەرشولاوان نایەڵن زوو سەر ئەو یاریزانەی دەگرن کە نزیک دەبێتەوە لە خانەی گۆڵی گۆڵپارێز و تیپەکان ئەمجارە تۆپ لای حەمەڤارانە حەمەڤاران بۆ ژمارە 20 ئەمجارە تۆپێکی درێژ بۆ دیلمان نزیک دەبێتەوە بەڵام وا دیارە بەهۆی بوونی ئۆفساید تۆپەکە ڕەتدەکرێتەوە گێمی یەکەمی یارینەوەن ڕێناس و وەرشولاوان لە خولی قەزان نائەکان لە 4 گۆشەی زێڕین گێمی یەکەم بە 2 گۆڵ بەرامبەر بە 0 کۆتایی پێهات لە بەرژەوەندی وەرشولاوانی خەڵازێ لە ڕێگای یاریزان ژمارە 21 و ژمارە 4 گۆڵی یەکەم و دووەمی تیپی وەرشولاوان تۆمار کران